شابكين قرآني بيروس أتينا خزمتي آية كاني قرآني بيروس سورة كاني قرآني بيروس خواي پروردگار رومان تيدكا ودفرمي بهمو لا يكمال. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. پروردگار رومان تێدەکا و دەفەرمێ بە پێغەمبەری نازدار عەلەیهی السەلات وەسەلام بەڵام تێکڕایە هەمومان بانگ دەکا ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە، ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە، ئەو کەسانەی کە شایەتی دەدەن یەک خودا هەیە، پێغەمبەرتان کردتە ڕابەرتان و عیبادەتی دەکەن، خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ و ماڵ و مناڵتانش بپارێزن لە ئاگری دۆزەخ. خوای پەروەردگارە فەرمێ چونکە ئاگری دۆزەخ ئەوەی ئەبێتە خواردنی، ئەوەی ئەبێتە ئەوەی ئەتوێتەوە ناو ئاگری دۆزەخدا. وەقودها الناس والحجارة ئەوەی کەوا مرۆڤەکانن و پاشانش بەردە کە هەردووگی دەتوێتەوە، واتە چەنێ هەشتێ لە دنیادا سەخت بێ ئاگری دۆزەخ خوا پەنامان بدا ئەتوێنێتەوە. ئەگە تەماشای گەرمای دنیا بکەین موسڵمان ئازیزەکان، پێغەمبەرگیان عەلەیهی السەلات وەسەلام لە فەرمایشتێکدا دەفەرمێ 70 جار ئەم ئاگرەی دنیادا لەگەڵ ئاگری قیامەتدا فەرق و جیاوازی هەیە. بۆیە هیچ بەشەرێک، هیچ مرۆڤێک، هیچ ئینسانێک ناتوانێ سانیەک لە ئاگری دۆزەخدا بمێنێتەوە، بەڵام ئەبێ ئینسان لە دنیادا بتوانێ لەو ئاگرەی دۆزەخدا خۆی بپارێزێ. چۆن خوای پەروەردگار لەیرەدا داوامان لێ دەکا قوا ئەنفوسەکم وەئەهلیکم نارا، واتە نەفسی خۆتان ماڵ و منداڵتان بپارێزن لە ئاگری دۆزەخ. هیچ کەسێ لە ئێمە حەز ناکا منداڵەکانمان بچێتە ئاگری دۆزەخەوە، هیچ کەسێ لە ئێمە حەز ناکا خۆمان بچین ئاگری دۆزەخەوە. بۆیە ئینسانی ئیماندار و بڕوادار حەق وایە باوکو دایک زۆر بایەغ بدا بە منداڵەکانی. منداڵ هەر ئەوە نییە بێتە دنیاوە و منداڵ بێتە دنیاوە و پاشانش منداڵ ئەوەیە کە گەورە بێ و بڕوا نابێ باوک محاسەبەی نەکا لە سەری یان دایک، بۆیە لە قیامەتدا دوای حەساب دەکرێت لەگەڵ هەموماندا. ئەگە تەماشا